زانستە لە کۆڵانی بەرگدوروم لە هەولێر لە قەیسەری پێم خۆشە بچمە لای مام عەبدوڵڵا کە یەکێک لە کۆنتترین خایەتەکانی ئەو گەڕەکەیە ئەو کۆڵانەیە. سەلام عەلەیکوم. عليكم السلام باشی مام عەبدوڵڵا. سلامت بیا خالد بیا سلامت بیا خالد الحمد لله خو بزای باشم. ئینشاڵڵا زۆر باشیش دەبی و قەت خراپ نابی. خوش بیا. زۆر سپاس دەکەم مام عەبدوڵڵا پێیان گوتم کەوا یەکێکی لە کۆنتترین بەرگدوروەکان لە گەڕەکی ئێرە لە قەیسەری. بانێ وایە. باشە ساڵی چەند زانم دەستت پێ کردووە کوو بوو دەستت پێ کرد؟ لە بیدایەتەوە لە گوندی هەرتەل خەیات بووم. لە چ گوندەچی؟ هەرتەل. هەرتەل. لە ساڵی 63 دەستم بە خەیاتی کرد. 63. دەستم بە خەیاتی کرد خەیات ئەو زمانی لە گوندی بە زۆری زلی ژنان ئەدرووە. کوتەوە شار کەم بوو هەبوو ڕاوسۆغەڵی شاڵ هەبوو کرد. باشە کەم زیاتر ئی ژنان دەدورە پیا و کەمتر قاچی کوردی لەبەر دەکرد ئەدی چ بوو؟ بە زۆری ئەمننی وا بۆ کەوام ئەدرو کەراسم ئەدرو مەسەلا با بێم ئەو چاکە دە فەرمانەکانی بەسیمەکانی ئەوانەما زۆر ئەدووری بۆ بووکان بە تایبەتی بوو گوندی ئەوانەمان ئەدووری بە تایبەت. باشیان ئەو سەردەمەش بووک و شت هاتیتە خەیاتی کەم پیاوان لە بۆیان بدورن. بەخوا لە گوندۆ ڕاداتن لە گوندەشکەداتن بۆ ئەوەی کەوا ئەمن ئەوتانم بۆ بدروم. خوا بەڕاست. باشە ئێستا ئی ژنان نادووری؟ ناوەڵڵا. واز لێهێنا. لەوانەوە بریش منە مابی. بەبیریش نەما. باشە گوتن لە 75ەوە؟ لە 63ەوە دەستم بە خەیاتی کرد. باشە 63 دەست بە خەیاتی کرد. دەبی لە کەنجەوە هاتی ئێرە. لە ساڵی لە مانجی دەی 75 ئەو دوکانم وەرگرت. ئەو دوکانە دوای لە مانجی دەی 75. دەستت بە خەیاتی کرد تا ئێستا. لەوە دەرێ ئەوە دەخاتم هەر کرد بەس دێرە کە هاتین ئێران پاس هەفتان باڵەوە هاتینە ئێرانە ئیتر ئەوەمان بەزێ هاتینە ئێرانە تا لەوە هەتا ئێستا ئەمن لێرە لەو دوکانی خەیاتم. زۆر باشە بزانم ئەو کاتی قوماشتان لە چێ دەهینە چەند زۆر قوماش هەبوو؟ قوماش زۆر هەبوو لە بەغدایە هەبوو لە موتەن هەبوو معمەل سەمانتێکە هەبوو قوماش زۆر باش بوو معمەل وەفایەکە بوو لە مووسڵی قوماشی باش بوو لە بەغدا دەمان هێنا ئەو معمەلانە هەبوون قوماشی ڕۆمانی هەبوو لێرە ئەمان کڕی هەندێک جار قوماش ئینگلیزیش هەبوو لێرە کەم ئەماکری ئینگلیزی. باشە کام زۆریان زۆر باش بوو خەریک زۆر خواستی لەسەر بۆ کاتی زۆر باش بوو قوماشی معمەل سەمان هەبوو زۆر باش بوو معمەل وەفا قوماشێک بوو زۆر جوان بوو بۆشی شاڵی وا بوو. باشە ئەدی ئێستا چ جۆرە قوماشەکەیە؟ حالی حاضر وەخت لە زمانی بامنەوەتەکان قوماشی ئێرانی هەبوو. ئێستا ئێرانی دێن بەس ئەو دەست ئەوەی نم ئەو چاکەی نمایە. باشە قوماشەکانی ئێستا باشتر بیان ئەوانی قەدیم ئەو بۆ ئەوانی قەدیم هەندێکشان زۆر باش بوون بەسا بەتابەتی ڕۆمانی قوماشی باش بوو. باشە لۆ نەمایە ئەو ڕۆمانیا؟ نازانم نەمایە ناینن معمەلی نەمایە ئەو قوماشی معمەل هەولێرە هەبوو معمەل ناسریە قوماشێکی دەرەجە یەک بوو. ئەدی چەند زۆر دوورینی قاتی هەیە ئەو زمانی قوماشی دوورینی قات کوتە و شاوال بوو ڕاوسۆخەڵ بوو شاڵ بوو کرد وەکو ئەوانە هەبوو ئەوانەمان دەدووری بە زۆری ئەوە لە کۆندا ئەدی ئێستا شەر ئەوان هەیە مۆدیلی نوێ هاتیە کوتە و شاوارە ئێستا مۆدیلی گەنجەکان بە تایبەتی زۆری ڕانگتۆ کراسیەکانە مەسەلا وەکو ئەو دەستورانە هەیە ئەنواع عشکالیان هەیە ئەوانە ڕسمیشتان هەیە ئەوانە مەسەلا زۆر ئەوە دەست و سلەیمانیە ئەوە دەستورەکە پێ گوترێ بێخۆبتە بێجیرفانە پێگوتی سنەیی ئەوە بەجیرفانە هەم سنەی یاخەی کورتەچیە ئەوە هەم سنەیە یاخەی کراسیە بەجیرفانە ئەوە دەستور پێ گوترێ کۆسرەتی بە کوردی پێگوتی کۆسرەتی ئەو دەستورە هەر کەسێ بە نەعاشی باوە گەنج کامەی زۆر گەنج بە زۆری ئەو دەست و سنیان ئەکەن گەنج زۆر قاچی کوردی لەبەر دەکا زۆر هذا والله بتابتي أجابيه مثلا زواجي بكا بو يك روجي بقاتي كردي أكا. هذا والله قاتي كردي صد قاتي هزار زلك شي داري أولا زونترا. هذا هو والله. إذا أو وأنا حابب أساس حالي حاضر بو تمني وكم من بزولي كنت وشوال همرات خاني وكم. زور زون ريكا. راو شغل هل بدرسوا أو استعوا راو شغالين بريا. هل وابيتوا دام أو دكتورەکانیان ئەو نوعانە. ئەمام عەبدوڵڵا بەتەنێ لێرە ئیش دەکەیان؟ من بەتەن درمانی ناکەم. درمانی ناکەم بەس هەندێک شت تێ مەسەلا وەکو کوتە و شاوار بەخۆم ئەبرم ڕاوسۆغەڵ بخۆم ئەبرم کرد بەخۆم ئەبرم. ئەوجا لە بۆ دوورینی جلکی ژنان و پیاوانیش بڕینەکە زۆر مهمە.
خبرینەکە ئەم دەیکەم بەس بە زۆری کوڕەکان شێرکۆ ئەو دەستوری گەنجەکان ئەدووری مزەفەر ئەو ئەوەی ئەمن ئەبڕم ئەو ئەدووری مزەفەر ئەوە باشە کاتی خۆی وابزانم بابیشت بە پارە ئەتوی فێر کردیان با عزتکەم لە زمانی شەدوسێ کە لەگە حکومەت عراقی بۆ شەڕ من خەڵک هەیە مەسەلا خۆی ئاشکراکی دێ ئەوە حیزبی ئەوە زۆربەی خەڵ هاتە دەرێ وەکو زمانی هەفتا و چاری وا بوو خەڵ هەدەرێ یەکێکتا خەڵکی نەخۆمان بوو لەو ناوی قادر بوو بەکوی ئەو حەمەتە تەلێ بوو هەتا هەتەلێ با بژین پێ وتی ئەو کڕم بۆ فێرەخاتێکە وەڵام بە دوازدە لەکنێدام شەش ماگەل لەوێ دەرێ بووم حتا دوازدەی شوباتی شێست و کە شەد ماگەل لەوێ کاتۆ دەوری خەیاتیت کرد خۆت فێرە خەیاتی بوو مەزە بۆ پیشە لە بۆت حتا ئێستا بۆ من هەر خەیاتیم کردیە نشتی دیکەم چەکداریم کردێ ئەولا کردێ خاوێن و باوێن دەخۆتان بژاردی بازاری خۆم نەگۆ خۆ دەستت خۆش بێتە باشتر ئێستا منداڵەکانیش مەسەلا بەتابەتی عایلێمە ئامۆزاکانیشم کوڕ ئامۆزاکەم ئێستا هەندێک لە ئەڵمانیان هەموو بوونی خەیات هەمووی بووینە خەیات خۆیان ئەو پیشە باشیان لە تۆ لێیان مایتەوە بە خوددا لێرەکەم فێر بوون و لە تەماشا فێر بووینە و چاویان لێکردێکە ئیشەکی باش و ڕێک و پێکە لەخوایان بەردەوام بووینە مام عەبدوڵڵا دەستەکان خۆش زۆر سپاس دەکەم زۆر خۆشحاڵم زۆر مەمنون